کەرکووک و شاری لە ڕابردوودا لە سەردەستی حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق ڕوبەڕووی تعریب و گۆڕانکاری دیموگرافی بۆتەوە. یەکلایکردنەوەی کێشەیە و شارە پێویستی بە دیالۆگێکی کراوە هەیە کە بە پێی دەستوری عێراق پێکاتەکانی شارەکە کۆ بکاتەوە. ناچە جیرناکۆکان وە کەرکووک بە تایبەتی پێشتر سیاسەتێکی باش ینی جێبەجێ ئەکرا لە زمانی بەڕێز سەرۆک کۆماری کۆچکوچ و بەڕێز مام جەلال سیاسەتێکی زۆر باش جێبەجێ ئەکراوای لە هاتبوو ئێمە لە ئینتیخابێکە زۆربەی برا عەرەبەکان برا تورکمانەکان سەوتیان بۆ قەواری کوردی خۆماندا دواتر ئەم سیاسەتە گۆڕا ئەوە بوو ئەوەی لێکەوتەوە کە ئێستا دروست بووەوە هەیە واتە ئێمە ئالتەرناتیفێک چییە لەم شارە وا بکە ئێمە ئیدارەیەک بدرێ بەدەر لە دەستور ئەوەیە کۆی نەتەوە و مەزهبەکان کۆکەینەوە لە چوارچێوەی یاسا و قوانینێک لە چوارچێوەی دەستورێکی تایبەت بەخۆی کە دای بڕێژرێ بۆ ئەوەی ئێمە هەمومان پێکەوە بژین لەو شارەیە. پێم وایە خەتەرە ئەگەر بیل لە ئالتەرناتیڤی تر بکرێتەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە تەنها دەبێت بیر لە دەستور بکرێتەوە پێداگیر لەسەر دەستور بکرێ بۆ چارەسەرکردنی کێشەکان. ئێستا کە هەرێمی کوردستان مووقیفی زائیفە سببەکەی ئەوەیە هەموو کات حکوومەتی عێراقی ئەڵێ ئێمە بەپێی دەستور ئیش ئەەکەین بەپێی دەستور کێشەکان هەل ئەەکەین بۆیە هەرێمی کوردستان ئەبێ کارتە بەهێزەکانی ناوخۆوە دۆستەکانی لە دەرەوە هەموو بهێنێتە سەر خەت بۆ ئەوەی زەختێک دروست ببێ کە حکوومەتی عێراقی ناچار بکرێت کە کار بە دەستور بک بۆ چارەسەرکردنی کێشەکانی ئەو ناوچانە. پسپۆڕێکی یاسای نێودوڵەتیش پێی وایە ئەوەی لە ڕابردوودا کورد لە ڕێی سەربازی و لە کەرکووک بەدەستینێناوە پێویستە بە خەباتێکی دەستوری دەستەبەری بکات. ئەمە ناتوانین هیچ ئەلتەرناتیڤێک بۆ چارەسەرکردنی و ناوچانە جگەل لە دەستور بدۆزینەوە بۆ لەبەرەوەی دەستورە کە باسی لەوە کردو عێراقێکی فیدرالی دیموکراتیە لەبەرەوە دەستبردن بۆ هەر شتێکی تر عێراق بەم دۆخاگەنێکە ئەمڕۆ پێگەشتون بێگومان دەست بۆ شتی تر براوە کە بە ئێستاش و باەندەشەوە ناتوانین هیچ ئەلتەرناتیڤێک بۆ چارەسەرکردنی کێشە سەرەکیەکانی ئەو ناوچانە چ لە کەرکووک و چ ناوچە جەناوەکانی تر بدۆزینەوە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی پێدەکەن ئەوەی لە مەوبەرکەیسی کەرکووک لە دانوستانەکانی نێوان هەرێم و بەغدایەک لای نەکراوەتەوە پێویستە کوردە جەندایەکی نوێی هەبێت کە لە ڕێی دیالۆگی نێوان پێکاتەکانی شارەکەەوە کێشەی کەرکووک یەکلایی بکاتەوە.